دۆسیەی داهاتی هەرێم ڕادەستی ئەنجومەنی دەوڵەت کرا. ئەنجومەنی دەوڵەت چییە و بۆچی بە کۆتا ڕێگە چارەتدا دەنرێت لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدادا؟ لە کۆتا کۆبوونەوەیدا ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارە قورسەکەیدا و کێشەکانی نێوان خۆی و هەرێمی کوردستانی ڕادەستی ئەنجومەنی دەوڵەت کرد. ئەو ئەنجومەنەی هیچ کەسێک لەسەر و بڕیارەکانیەوە نییە لە عێراقدا، تەنانەت پەرلەمان و سەرۆک وەزیرانیش. ئەنجومەنی دەوڵەت وەک دەستەیەکی سربەخۆ کار دەکات. کەریم خەمیس خەسباک کە پیاوێکی شیعە مەزهەبە سەرۆکایەتی دەکات. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ دامەزراندنی قەزای کارژێڕی لە عێراقدا لە ساڵی 1933. ساڵی 1979 ئەنجومەنی شورای دەوڵەت جێگەی ئەم دیوانەی گرتەوە. دوای گۆڕانکاریە سیاسیەکانی ساڵی 2003 گۆڕا بە ئەنجومەنی دەوڵەت و وەک دەستەیەکی تەواو سربەخۆ دامەزرا کە سربەخۆیی تەواوی لە دەسەڵاتی جێبەجێکردن بەدەستهێنا. بڕیارەکانی ئەنجومەنەکە نەگۆڕ و یەکجارین، هەرچۆن و هەرچی بن کەس ناتوانێت داوای پێداچوونەوە و هەمواری بکات و جێبەجێ نەکات. پسپۆڕی ئەنجومەنەکە یەکلایکردنەوەی ناکۆکی و ململانەی نێوان دەستگا فەرمیەکان و تەفسیری مادە و دەقە یاساییەکانە کە دادگای باڵا پێی یەکلایی ناکرێتەوە. پەیکەری ئیداری ئەنجومەنەکە بەم شێوەیەیە: سەرۆک، جێگری سەرۆک، ڕاوێژکاران و ڕاوێژکارانی یاریدەدەر. ئەوان بە فەرمانی کۆماریدا دەمەزرێن و دەبێت بڕوانامەی یاسایی و خزمەتێکی کارایان لە بواری دادوەری یان یاساییدا هەبێت. دەسەڵاتەکانی ئەنجومەنەکە بەسەر دوو بەشی سەرەکیدا دابەش دەبن. یەکەم، بەشی دادوەری قەزایی کە دادگاکانی قەزایی کارگێڕی، قەزایی فەرمانبەران و دادگای باڵای کارگێڕی بۆ پێداچوونەوە لەخۆ دەگرێت. دووەم، بەشی ڕاوێژکاری و یاسادانانە کە داڕشتن و وردبینی پرۆژە یاساکان و پێدانی ڕاوێژ و فتووە لەخۆ دەگرێت. بە کورتیەکەی ئەو بڕیارەی ئەم ئەنجومەنە دەری بکات نەدەگۆڕێت، نەکەس دەتوانێت ڕەتی بکاتەوە و نەکەسیش دەتوانێت جێبەجێ نەکات.